وەک هەمیشە بابەتەکانی پرۆگرامی بەیانی 24 هەمەڕەنگن و ئەمانوێت زۆرترین زانیاری لە بواری جیاوازە بە ئێوە ببەخشین. ئێستا باسی واکەین کە وەرزش چۆنێک پێویستە بۆ دایکی دووگیان، چونکە ئەم سەردەمەی ئێستا ژنان کە دووگیانە بن بە دۆخێکی زۆر سەختا تێپەڕن، بۆیە زۆرجار هۆرمۆناتی دووگیانی ماسوولکەکانی ڕان لاوازەکات، کێشەی زیاتریان بۆ دروست دەکات. لەبەرەوە پێویستە ژنی دووگیان هەندێک وەرزشی سادە بکات تاوەکو یارمەتی بات کە پارێزگاری لە توانای جەستەی خۆی بکات. جگەلەوەی یارمەتی دەدات ماوەی دووگیانیەکەی بە ئاسانی بەڕێ بکات، بێەوەی کە هەست بە ماندووبوون و بێهێزی بکات، بێەوەی تووشی زۆربەی نەخۆشیەکان بێت. جگەلەوەی کە ئەو وەرزشانە لە کاتی مناڵبووندا یارمەتی دەدات، هەندێک وەرزش هەیە کە پزیشکەکانی ژنان و منداڵبوون بەپێی ئەو توێژینەوانەی کە کردویانە بە باش هێزان دووگیان بیکات، دوایەوەی کە ڕاوێژ بە پزیشکی تایبەتی خۆیەکە، چونکە هەردوو گیانیەک حاڵەتێکی تایبەتی بەخۆی هەیە و ئەو کەسە یاخود لە ژنێک و بۆ ژنێکی دیکە ئەگۆڕێت، بۆیە پێویستەکە بە ڕێنمایی پزیشک وە کەسانی شارەزا ئەو وەرزشانە ئەنجام بات. لەسەر ئەم بابەتە ئێمە میوانداری ئیمان هەڤاڵمان کردووە کە ڕاهێنەری لەش جوانیە بابزانین و هەندێک لەو پرسیارانە و گرفتانەی کە ژنانی دووگیان هەیەی ئەمڕۆ ئێمە بتوانین بە ئێوەی بگەێنین و زانیاری زیاتر لە خاچ و ئیمان وەرگین. بەخێر هاتی ئیمان باشی، ڕۆژێکی باش بۆ تۆ. عادەتەن وەرزشوانان بەیانیان زۆر ئەکتیڤن وایە؟ ڕاستە. بەخێر بێت. باشە. باسێکی بەگشتی وەرزشکردنم بۆ بکە بە دەرفەتی زانم بەیانیان چ وەرزشێ بکەین کاڵاستین بۆ هەر کەسێکی ئاسایی، دواتریش چڕێکەکەینەوە لەسەر ژنانی دووگیان چونکە زۆر گرنگە بۆوان. دەتوانین وا باسی وەرزشکەین، وەرزش ژیانە بۆ هەموو تەمەنێک. لەبەرەوەی کە دێتە باسی وەرزشکردن یەکسەرەوەمان بیر دێتەوە تەندروستێکی باش، بۆیە کە بەیانیان هەڵدەستی لەخەوێ لۆ ئەوەی ئینێرجێکی باش تەبی دەست بە وەرزش بکە. بەسیترین وەرزش ئەگەرت و نەتوانانی سەردانی هۆڵەکانی وەرزش بکەی، دەتوانی بۆ دەست پێ بکەی پارک یان شەقام ڕۆیشتن بۆ دەست پێ بکە لەوەی بەیانێکی باش و دەستپێکردنێکی بە ئینێرجی تەبی. باشە، مەجای ئەمانە نەبووچی؟ مەجای ئەمانە نەبوو لە ماڵەوە دەتوانی وەرزش چەند دقەیە؟ چەند دقەیە بۆ ماوەی 30 خولەک. گرنگ ئەوەیە بیکەی، گرنگ ئەوەیە ئینێرجی بۆ خۆت پەیدا بکەی لە بەیانیان، چونکە کاتێک هەرێک لە ئێمە سترێسی هەیە، هەرێک لە ئێمە مەشغوڵە بە شتێک کێشە، بەس کە وەرزشت کرد هەموو شتانی مێشکت خاڵی دەبتەوە. ڕاست. ئازارین ژنان کاتێک کە دووگیانە بن تەواوی هۆرمۆنەکانی لەشیان وەک خۆی نامێنێت، حاڵەتێکی خراپ یان نەبێت یاخود زۆر جار سترێسیە بەهۆی ئەو گۆڕانکاریانەی لە جەستەی و لە هۆرمۆنەکانیان ڕۆیات. باشە، بۆ ئەوانە بێت لە تەمەنی چەندی منداڵەکەیانەوە دەست بکەن بە وەرزشکردن؟ بارێرە وا دەستی پێ بکەین دوای ئەوەی کە خانمەکە هەستەکە کە دووگیانە وا باشترە دوای پشکنینی دکتۆر سەردانی دکتۆر بکە، دوای ئەوەی دکتۆر پێڕاگەیاند کە هیچ کام لەو نەخۆشیانەی نییە، بۆ نمونە منداڵبوونی پێشوەختە، پاڵاپەستۆی بەرز، شەکرا، هیچ کام لەو نەخۆشیانەی نەبی دەتوانی دەست بە وەرزش بکە بە شێوەیەکی ئاسایی. بەڵام چۆن بە گوێرەی قۆناغی لەدایکبوونەکە و ماوەی لەدایکبوونەکە، واتە گونجاوبی لەگەڵ ماوەی لەدایکبوونەکە، ئەو کات دەتوانین دەست بە وەرزش بکە بە شێوەیەکی ئاسایی. باشە، لە قۆناغی چەنەوە دەست پێ بکە ئەگەر هیچ نەخۆشیێک و هیچ گرفتێکی نەبوو؟ دوای ماوەی 3 مانگ، چونکە پاش ئەو 3 مانگە ئیدی تون دەبی. لەو ڕۆژانەیە خودت هەفتەی چەند ڕۆژێک؟ ڕۆژانە بۆ ماوەی 30 تاوەکو 6 خولەک دەتوانێت وەرزش بکە. ئەو وەرزشانەی کە خانمێکی دووگیان و تەندروست پێویستە بیکە کامانە؟ چەند زۆرێک ڕاهێنانمان هەیە کە خانمی وەرزشکە خانمی دووگیان پێویستە بیکە. ئەویش ئەوە یەکەم پلاتێس، یەکێکە لەو وەرشانەی کە سیستەمی لەش ڕێک دەکات و وا دەکات خۆراگری بە ڕانەکان و سمت و قۆڵ ببەخشێ. هیچ شێوازێکی دەتوانین ئاسانە کە تۆ ئێستا بۆم بکەیتەوە یا خودمە تۆ ئەنجامی بی بۆی تا بینەرانیش بیبینن چۆنە؟ ئۆکێ، چۆن دەست پێ بکەین؟ فەرموو. لە ئەرزەکەەوە بکەین، لە ئەرزەکەەوە لەبەری درێژ دەبێت لە ئەرزەوە. فەرموو. فەرشەکە پاتەخە منە. ئۆکێ.
سەرەتا قاچەکان بۆ شێوەز دەکرێتەوە باشە پاڵدانەوە بەم شێوەیە سەر لە ئەرزە و سمت بەرز دەکەوە بۆ سەرەوە دوای ڕاگررتنی چەند خولەکێک دەهینە خوارەوە لەو مۆرشەوا دەکات لێرە ڕانەکان بەخۆتە خۆراگری بە سمت و ڕان دەبەخشێ و ئازاری پشتیشکەم دەکاتەوە لە کاتی دووکیانیدا ئەمە چەند خولەک ئەنجامی بە لەو وەرشە مەسەرەن تایبەت ناکەین بە چەند خولەکێک نا چەند خولەکێکی جیا مەسەرەن تایبەت ئەو وەرشەی ناکەین لە وەرشیان تەنها 5 دقیق بەسە چەند خولەکێک دەیکەیت و دادەبەزی دووبارە چەند خولەکێک و چەند سانیەک و دووبارە دادەبەزی باشە ئەمە لە تەمەنی سێمانگی منداڵ بەڵێ دوای ئەوەی کە دوگیانەکە چی دیکە بکاتجگە لەم وەرزشە یۆگا یۆگا کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر خانمی دووگیان وا دەکات ئەو سترێس و دڵەڕاوکەی کە هەیتی بیداتە لەوێکی و گرنگترین شتە لەبەر ئەوی خانمی دووگیان لەو کاتەدا کێشی زیاد دەبی و فقراتی پشتی قەوز دەبی ئازاری پشتی زۆر زۆر دەبی دەتوانین بەچ کەمیکەینەوە بە یۆگا و دوای ئەوەی کە هۆکارێکە لە ئەوەی کاتێک منداڵبوونەکە کۆتایی پێدێ وا دەکات پێستی ئەو ئافرەتە هەر بەتون دەبینێتەوە ئەوشل نەبێتەوە چونکە زۆربەی خانمانە مشکلان هەیە کە دوای منداڵبوون زۆر خەمبارە بن لەوەی کە جستیان تەواو تێکەچێت یاخود قەڵەوە بنیان پێستی لەشیان شل ئەبێتەوە و ماوەیەکی زۆریەوە باشە بینە سەر خواردنەکان ئەگەر ئەو خواردنانەی کە ڕێکی بخات زۆر جار ئێمە خانمانە بینین کاتێک کە دووگیانە بێت سێ ئەوەندەی پێشووترە خوارد بەو پێی کە پێڵەن تۆ منداڵە هەیە پێویستەکە زۆر خۆی ئەمە دروستە یاخود پێویستی بە خواردنێکی تەندروستە نەکو خواردنێکی زۆر لە کۆمەلگای ئێمە گەر تەماشا بکەی کاتێک خانمەک دووگیانە پێی دەڵێ بخۆ بخۆ واتیان گەیانێکە چەند خواردنی زیاتر بخوا مناڵەکەی خەپار گەشەی منداڵەکەی زیاتر بەڵام نا وانە بەڕای من لەگەڵ دەستپێکردنی ماوەی دوژانی پێویستی بە پسپۆڕی شارەزایە دکتۆر بەرنامەی خۆراکی باشی لۆدانێ لە ئەوەی وەنەکە ئەگەراتو نەتانی کێششی بینە خوارێم سەر نەخە ڕاستە هەرەوە هۆکارە بۆی کە خانمانی دووگیان بە تایبەت لەناو ئێمە زۆر زۆر قەڵەوە بن مشکلی ئەویانە ئەو دواتریش زۆر بە زەحمەت داهابەزنەوە جاری وا هەیە دەگاتەوەی چونکە هەروە تێگەیاندرای کە خواردنی زۆر بخوا و ئیسفادە هەیە جاری وا دەگاتەوەی کە ڕادەی زیادبوونی 15 کیلۆ 20 کیلۆ ڕاستە زیاد دەبی لە بەرەوەی لەو کاتدا هۆرمۆنەکانی تێک دەچی لەو کاتەدا بەجانێکی ترەوە لە دەستەیتی زیاد دەکات بەس نەک بۆ ڕادەیە گەرت و بەرنمەیەکی خۆراکی ڕێک و ڕاهێنانێکی مەزبوط دەبێت بێگومان ناگاتە ئەو ڕادەیە کە زۆر کێش زیادبی و جەستە تێک بچی باشە خاتوویمان ئێمە بەپێی زۆربەی ئەو راپۆرتانەی کە بینیومەوە ئەبیستین ڕۆژانە خانمان نازام ئەم سەردەمەیە یاخود پێشتری ژوا بووە کێشەی زۆر زۆر گەورەیان هەیە لە سەرەتای قۆناغی دووگیانیاندا بە تایبەت زۆربیان بە بەکارهێنانی دەرزی منداڵەکان ڕاگرن یاخود خۆیان بە دۆخێکی زۆر سەختا تێپەڕن کە نابێت بۆ ماوەی چەرمانگێک جوڵەی قورس بکات و ڕاهێنان بکات هۆکاری ئەمە چیە لەبەرەوەیە کە نەبوونی وەرزشە تەندروستێکی خراپەیان چییە لەبەرەوەی ئەژنی ئێستاوە ئەبینێن جاران زۆر جار گوێمان لێ بووە لە نەنگ و کەسانی گەورەترەیوت من لە بەیانەوە ئەوارە ئیشیشمە کرد نەمەزانی بەخۆم کەس دووگیانم قابل ئەو کەسانە مرۆڤێکی جیاواز لە کەوکەبێکی جیاوازەوە هاتبێ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی دەگەڕێنمەوە لۆ نەبوونی جوڵە جوڵە بەڵێ ئافرەتی ئێمە لە ناو ماڵەوە جوڵەی چییە؟ هەر ئەوەندا کە لە ناو ماڵەکەی خۆی زیاتر دەرچوونی نییە کاتێک ئینسان دەرچوونێ بوو کاتێک گەشەی هەبوو نەک دووگیان بوون بگرا هەموو جوڵە و هەستان و دانیشتن لە ژیانی ئاسان دەبی ئیسفادەی زۆری لۆ هەیە بەوە ئەوترێت جوڵە لە ناو ماڵاکاری ناو ماڵەکە بکە هیچ کات ئەگەر بێت و تەواوی ڕۆژەکە خەریکی ئیشی ماڵەوەبی هیچ کات ئەوە ناکەمە قالبی ئەوەی کە پستە قالبی وەرزشکردنەوە وەرزشیانی باشە زۆرێک لە خانمان لەبەروی ئەو کێشیان هەیە زۆر جار دەرزی سابتبوونی منداڵەکە بەکارهێنن تا سێ چوارمان لەو حاڵتەدا پێویستە یۆگا بکات ئەگەر نەتوانێت وەرزش بکە لەو حاڵەتەدا کە بدایەتە لەبەر ئەوەی یۆگا هیچ جوڵەیەکی قورسی تێدانە دەتوانین بە یۆگاکردنەوە دەست پێ بکە سەبر داخلی وەرزشکردنەوەبی کە تۆ بە یۆگا دەستت پێکرد سەبر ئەو سترێسە لە مێشکت دەڕوا کە وەرزش خراپە لۆ دووجانی نا کە دەستت پێکرد سەبر تێدەگەیت کە ئەو وەرشە زۆر ئیسفادەی زیاترە هەم نۆ خۆی و هەم نۆ منداڵەکە چ کاریگەریەکێ بێ بۆ کاتی منداڵ بوون
کە تو دەست پێکرد بە تەبان بەڕاهێنانی تایبەتەوە دەست پێ دەکەی لە یەکەم و تاوەکو کۆتایی ماوەی یەکەم بەردەوام ڕاهێنانەکان دەگۆڕێ کە دەگەینە ماوەی کۆتایی دەگەینە ئەو ڕاهێنانەی کە پێویستە بکرێت لە ئەوەی منداڵبوونەکە ئاسان بی ئەویش بەکردنەوەی حەوز و سکوات و هەموو شتانەوە دەکات منداڵبوونەکەت بە شێوەیەکی ئاسان و سروشتی بی سروشتی بێ لەبەر نەکردنی وەرزشەکە خانمان زۆربیان پەنابەنەبەر منداڵبوونی نەشتەرگەری بێگومان لەبەر ئەوەی ڕووناکەنە وەرزش ڕووناکەنە ئەو شتێک کە زۆر ئیسفادەی هێلویان بەهۆی تێگەیشتنی خەڵەتەوە ڕاستە بێگومان ئێوە خۆتان لە ناو هۆڵەکانی وەرزشکردنن ڕۆژانە بینن کێنەوانێک کێنە هۆڵەکانی وەرزشکردن ئایا زۆربەی ژنانی دووگیانن یا خۆت تەنها و کەسان کە بۆ دابزاندنی کێشێن تازش پێم گوتی بەهۆی بوونی تێگەیشتنی خەڵەت لە وەرزش لە بۆ ئافرەتی دووچان ئەو حاڵەتە زۆر کەمە ئەو کەسانە دێن کە کێشیان دادەبەزێن ئەو کەسانێک کە دانێت لە شێکی ڕێچانەبی ئافرەتی دووجان زۆر کەمە تایبەت ئەو کەسانەیە کە لە ئەوروپا ژیانی دەرێدیتە زۆر بەدەگمەن ئافرەتێکی وڵاتی خۆمان دێتن لە حاڵەتی دووجان بوون لە بۆ وەرزشکردن ڕاستە هۆکارەکەی چییە لەبەر لەش یاخود بڵین لەو حاڵەتیان کە لەشێکی قورسیان نەبێت وەکو لە سەرتاشەوە ئاماژەمان پێکرد هۆرمۆنیان تێکەچێت یاخود ترسە لەوەی کە منداڵەکەی لەبار بچێت چه هۆکارێکی دیکەیەکە نایان کللتورە کە فێری ئەوە نەبوون یەکەم جار کللتور دوم جار ترس کللتورەکە وای تێگەیاندی ئەگەرات و یەک حرەکەی زیاد وا دانیشتی یەک حرەکەی زیاتر بکە خراپە لە بۆ منداڵەکەی کللتورەکە وای تێگەیاندیە هەر وەرزش کە بێ خانم یەکسە لێ دەترسێ ئەو ڕاستێگەیە ڕاستە زۆر جایتر بۆ تێگەشتون کە هەر لەگەڵ سکی بوو پێویستەکە لە بری قاپێک برنج بە لەمە برنجەکەی بۆ دانێن ئیتر نابێ بچێتە دەرەوە نابێ بازارکردنێ بکات نابێ وەرزش بکات هەموو شتێکی بینە بەردەستی نابێ بجوڵێ هەر بخواتن داشتم شە خۆی دەکا گەیشتە وەزنەچی کە خەیاڵی و ناتوانێت زۆر درەنگێت تا چاک بێت ناتوانین دایبەزێنی و دێتەکەمە زۆر زیادی کردی وەزنم هۆکارەکەی چیان منداڵ بوونە نا پێش ئەوەی بگاتە ئەو حاڵەتی چارەسەری بکە مەهێنە بگاتە ئەو حاڵەتی کە وەزنت ئەوەندە زیاد بکات دوای بناڵێنی بەدەستی چ ڕێنماییەکە هەیە بۆ خانمانی دووگیان وە بە تایبەتیش خانمان یاخود بڵێن بەگشتی خانمان چ ڕێنماییەکە هەیە بۆیان لێرەوە دەمێ و قسەی بکەم ئەگەر وەرزش نەکەی ئەگەر بە پێی خۆت نێتە قاع ناچارت دەکەم بێ قاع وەرزش بکەیت پێش ئەوەی ناچاربی وەرە بە خۆت دەست پێ بکە وەرزش بکە لەبەر ئەوەی ئەگەرە تو زۆر دەبینین پشت ئێشە چۆک ئێشە دەگەڕێتەوە لۆچێ بوون وەزنی زیاد کە کێشی زیادە کە تەمەنی دەڕاتە سەری ئەو جنگەیە توانای هەڵگرتنی ئەو کێشەی نامینی پێش ئەوەی بگات ئەو حاڵەتی دەرمان بەکاربیێنی پێش ئەوەی بگاتەوە حاڵەتی دکتۆر لۆ دنووسی وەرزش بکە لە ئەو ڕۆ ڕادەست پێ بکە بۆ هیواین بە منیشەوە ئینشاءڵڵا زۆر سپاس خاتوویمان هەواڵ خۆشحاڵ بۆم سپاس بۆ تۆی ڕێنمایی و زانیاریەکانت.